بەڕێزان بەردەوامین دوێنێ شەو نیوەشەوێکی درەنگ حکوومەتی هەرێمی کوردستان بەیاننامەیەکی دەرکرد ڕایگەیان کە بەغدا غەدر لە هەرێم دەکا و دەیەوێت تاگلایەنە دەست بەسەر سامانە سروشتیەکانی بە تایبەت ناوچە جێناکۆکەکاندا بگرێ و خۆی مامەڵی پێوە بکە و دەڵێەوە حەقێکی دەستوری ئێمەیە بەشدار بین و لە بیرنەوتە تازەکانیشدا خۆمان تاگلایەنە دەتوانین سەلاحەتمانێ گفتوگوێن بابەتاکەین لەگەڵ بەڕێز کاگرێبوار محەممەد ماسەر لە گرێبەستەکانی نەوتوگاز کاگرێبوار سڵاو لێبێ بەخێرات سەرچاو بەیاننامەکەی حکوومەتی هەرێمت بەلاوە چۆن بوو سیر بوو یان ئاسایی زۆر سپاس بۆ میوانداریتان لە ڕاستیە ئەوەی من بەدواچوون بووە پشتەوەی ئەو بابەتە کرد پەرچەکردار بوو دژی ئەو لە هێزولانانەی کە دەوڵەتی حکوومەت یا کابینی ئێستای حکوومەتی فیدراڵی عێراقیان پێکەناوە کە حکوومەتی هەرێمی کوردستان داوای پشتیوانیان کردووە کە ئەو هێزولانە هەڵوێست دژی وەزیری دارایی وەزارەتی دارایی عێراق دەربڕن بۆ ئەوەی کە سەنگکاری زیاتر بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە بەڵام ئەوان لە وەڵامدا ڕازی نەبوون بۆیە ئەم بەیاننامە لە نیوەشەوێکە حکوومەتی هەرێمی کوردستان دەری ئەکات و وەکو پەرچەکردارێک و گوشارێکی زیاتر لەسەر حکوومەتی فیدراڵی عێراق باشە یعنی پێ دوایە ئەمە ڕەتفعلیەوە بوو کە حکوومەتی عێراقی ئیجبار نەکرابەوەی کە پارەی تر بنێرێ بە حکوومەتی هەرێم بەڵێ بە دڵنیایە ئەوان وەڵامی خۆیان داوەتەوە کە ئەمە بابەتێکی تەکنیکیە و مەسەلەکە سیاسی نییە ئەوەی کە با بڵێن مقاسیر لە مەسەلەکە لە بابەتەکە حکوومەتی هەرێمی کوردستانە کە پابەند نابێت بە دەستور و بە یاساکانەوە کاگرێبوار بەیاننامەکەی حکوومەتی هەرێم ینی حەقی خۆی نییە حکوومەتی هەرێم ئەگەرچی و 20 ساڵە ئەو هات شتەکە ئەڕوە بەڵام غەدر لە هەرێم نەکراوە لەو ڕۆ کاگرانکۆ من ینی بەڕاستی سەیرم لێ لە نیوەشەوێکە بێ شەرحی دەستور و دەستورکەی بۆ خەڵکی هەرێمی کوردستان دوای هەموو کارە ساتە ئەم بەڕاستی دەستور لە 2005 دەرچووە ئەو بابەتانی هەموو دیاری کردووە تۆ ئەو هەموو کارە ساتە بەسەر میلەتەکەی خۆتان هێناوە 10 ساڵ دفرۆشی زیاتر لە ملیار و نیوێک کەسە زانێ بۆ کێ ڕۆشتە داهاتەکەی ئێستا بێ بە حکوومەتی عێراقی بفرۆشیتەوە ینی ئێمە لە دەستورە حەقی خۆمان ئەو شیکاری کە لەوێ هەیەوە ئەو من ناوەڕۆکی دەسوورە مادەکانی دەسوورە ئەوە حەقی ئێمە بەڵام ئێمە هاتوین حەقەکەمان بە شێوەیە بەکارهێناوە کە لە دژی خۆمان بووە تۆ لە مادەی 112 دەڵێت حکوومەتی فیدراڵی عێراق لەگەڵ هەرێمەکان و پارێزەکانی بەرهەمەی نەوت تا پێکەوە ئیدارەی دۆسیەی نەوتە دەن و ئەمەش بەچی بە یاسای نەوت و گازی فیدراڵی باشە لە مادەی 111 دەڵێ خاوەندارەتی نەوت و گاز بۆ هەرێمەکان و پارێزەکانی بەرهەمەی نەوتە تۆ دەستور خاوەندارەتەکەی لە دەسەڵاتی فیدراڵیش دۆتۆ لە حکوومەتی فیدراڵی داوێتی بە تۆ بە پارێزگاکان ئەمە تۆ لە حەقی خاوەنێتێکی دینێتەیە دوای ئەوە لە مادەی 112 دەسەڵاتی وەشی پێداوی کە بەشدارێکی ڕاستەقینە بی لە ئیدارەدانیا ئەمە چی بە یاسای نەوت و گازی فیدراڵی حکوومەتی فیدراڵی ناتۆم یاسا ڕێخات لە بەڕێی باوەڕی بە شەراکەتی ڕاستەقینە بەڵام تۆ هاتی وەکو پەرجەکردار حکوومەتی هەرێمی کوردستان یاسای نەوت و غازی دەرکرد یاسای سندوقی داهاتە نەوتەکانی لە 2015 دەرکرد وەکو پەرجەکردار هاتی خۆت دەست بد بۆ بەرهەمێنان و دەرهێنان و با بڵێن بەرهەمێنانی نەوت و فرۆشتنی بەڵام لە دوجار خۆت پابەند نەبی بە یاسای نەوت و گازی هەرێمی کوردستان ژمارە 20 ساڵ 2007 پابەند نەبی بە یاسای سندوقی داهاتە نەوتەکانی کوردستان وەکو ئەوی کە خەڵکی دەستوری کرد حەقی خۆتت بەهات بەکارهێنا بەدەر ینی دەبووە لەگەڵ عێراق بووە بەڵام کە لەگەڵ عێراق ئامادە نەبوو منڵێم دەست خۆش بێ ئەمەد کرد بەڵام دوجار دەبایە سندوقی داهاتە نەوتەکانی هەرێمی کوردستانت هەبوو کە لە 2015 دەرچووە هەموو داهاتەکەت بخسانە ناو سندوقەکە کە پەرلەمانی کوردستان پێ یاساکە سەرپەرشتی بکردایە دوای ئەوەی کە مافی کۆمپانیەکانی دەرەکرد لە یاسای بودجەی هەرێمی کوردستان لەگەڵ داهاتە نەوتەکان نەڕێژی خستەوە ئەو کاتێ داوەتی حکوومەتی فیدراڵی عێراق و دیوانی چاودێری دارایی عێراق بکرد تا فەرموو من ئەوە نەوتم دەرهێناوە ئەوە نەفرۆشتووە لە بودجەی عێراق ئەوە نەم بەرەکەوێ زیادم بردووە ئەتاندەمەوە کەم بردووە وەرم بنێ ئەو کاتێ هەموو خەڵکی کوردستان دیفاعی لێ کاگرێبوار ئەو بەغدا خەریکیەوەن یاسای بودجە پرۆژە با بڵێن یاسای بودجە هەموار دەکرێتەوە و لەوێدا حەقی کۆمپانیا نەوتیەکان دەستکاری دەکرێت جۆرێک لە ڕێکەوتن و تێگەیشتن هەیە ینی هەرێم دەوێت لەمانە بکشێتەوە بە بڕایەوە ئەم بەیاننامەی واناڵێ بە قەنەعاتی من هەرێمی کوردستان ینی کەوتوتە با بڵێن بۆشاییەکەوە خۆشی نازانێت چیەکە هێشتا پەتای ڕێفراندۆم و ئابووری سەربەخۆ بەری نەداوە هەر بەو نەفەسەوە ئەژی تۆ لە دۆخی تەحەدە حکوومەتی عێراقی وەرە بەپێی دەستور بەپێی یاسای بودجەی 2023 24 و 25 بەپێی بڕیاری محکەمەی فیدراڵی تەعامل لەگەڵاکەم وەرە من ئەرکی سەشانی خۆم جێبەجێکم تۆش ئەرکی سەشانی خۆ جێبەجێکە کردوێتی بەغدا بەدڵنیایەوە حسەی بەش نەوتی خۆی خۆمانی پێداوین کاکرانکۆ تۆ گەر یاسای بودجە بخوێنیتەوە پێتەڵێ ئەڵێ تۆ بێ ڕۆژانە 400,000 بەرمیل دەسیمی حکوومەتی عێراقی کەیت تۆ ڕۆشتویت لە دەرەوەی حکوومەتی فیدراڵی عێراق نەوت فرۆشتووە
بڕێ ژووری باز با بڵێن ژووری ناو بژێوانی دادگای پاریس بڕایداوە و ڕای گرتووە لەبەرەوەی تورکیا خەرقی عەقدەکەی لەگەڵ عێراق کردووە هاتووی ڕۆژی لە بەغا ڕێکەوتی لە مانگی 2023 ئامادەیی دەری خۆت دەربڕیوە کە من نەوت ڕادەست دەکەمەوە ئەی بۆ ڕادەستی ناکەیتەوە کاک ئەگەر ڕادەستی ناکەیتەوە تۆ نەوت ڕادەست ناکەیتەوە داهاتی نانەوتی کە بە حکوومەتی فدراڵی عێراق کە 4 ملیار و 350 ملیارە لە ساڵی 2024 ڕادەستی ناکەیت ئەی بۆ نایت کە تۆ ناتوە وەکو نەوت و با بڵێن داهاتی نەوت و نانەوتی تەسیم ناکەیت ئێوەرە میلەتەکەی خۆت بژێنە وەکو تەسیمی ئەگە تەسیمشەکەی تەسیمێکە وەرە بجێ بەشە بجێ خۆرگی ینی کا سێگەرەیە ئەم دەیەوێت ئەمەدا بەو هینانەی قیاساتەی کە کراوە ئەگەر ڕۆژی 280,000 بەرمیل تا 300 کە باسەکرێت 240 خاتریان نەگرین ئەمساڵ زیاتر لە 100 میلیۆن بەرمیل لەو لە هەرمی کوردستان فرۆشاوە بە ئەترافی نوێنەری ئاپی کورد دەڵێت بەداخەوە خەڵکی کوردستان $1 مستەفید دێن لەم داهاتە داهاتە بۆ کوێڕەوە منام پرسیارە بەڕاستی با حکوومەتی کوردستان وەڵامی خەڵکی کوردستان باتەوە 100 میلیۆن بەرمیل نەوت لە ساڵی 2024 بەلانی کەمە فرۆشاوە کە ئاپی کورد بە ئەترافی خۆی ئەڵێ $1 بۆ خەڵکی کوردستانی ئەمە تۆ 100 بەرمیل نەوت فرۆشتووە 100 میلیۆن بەرمیل باشە ئەمە داهاتەکەی لەکوێ لەو لاشەوە بە ئەترافی خۆت کە 4 ملیار و 350 ملیار 4 تریلیۆن و 350 ملیار داهاتت هەیە ئەمە 11 تریلیۆن و نیوش لە عێراق وەرگرتووە باڵێن بەس موچەکە ناکرێت 12 تریلیۆن هاواری چیدا لە دەست عێراق وەرە ئەگەر ئەمەکەی باڵێن پوختەی بابەتەکەوەیەکە تۆ ئەگەر تەحەدای عێراقەکەیت و باڵێن التزام ناکەی بەو باڵ یاسای بودجەوە برارەکەی محکەمەی اتحادیەوە فەرمو خۆت خەڵکی کوردستان بژێنە ئەوە داهاتی نەوتت هەیە ئەوە داهاتی نانەوتیت هەیە باشە ئەگەر خەڵکیشی پێ بەخێو ناکرێت التزام بکە و بابندێک ئەوەی کە ئەرکی سەشانی خۆتە جێبەجێکە و داوای بەشە وزێ ینی بە بڕای تۆکو سپۆرێکی ئەم بوارە لەمەدا حکوومەتی عێراقی لەسەر حەقە منێکی کوردی ئەڵێ چەپڵە بەدەستی لێ نادرێت حکوومەتی عێراقی سەرچاوی سەرەکی ئەم کێشەیە کە لە 2010 ئەگەی حکوومەتی عێراقی یاسای نوت و گازی فیدراڵی بەپێی مادەی 112 دەسەوت جێبەجێ کردایە ئەو کاتێ حکوومەتی هەرێمی کوردستانش نی ئەتوانی ئەم هەموو یاریە و ئەم هەموو سەرپێچە دەسووریە بکات و خەڵکی کوردستان بخاتە دۆخێک کە 10 ساڵ ڕێکە یاسای بودجەنیە کەواتە خۆکارە سەرەکی حکوومەتی عێراقە دوای کە حکوومەتی عێراق یاسای نوت و گازی فیدراڵی دەرنەکردو اعترافی بە شەراکەی ڕاستەقینە نەکرد بۆ شایەکی دروست کرد کە بڕیابەدەستانی نەو لە هەرێمی کوردستان هاتن کوردیان تووشی ئەو قەیرانە گەورە کرد کە لە 2014 ئێمە تووشی قەیرانی دارانی و ئابووری حەز ناکەی ینی پەیامەکە بۆ نێوەی لێدێ بەرەو ئابووری سەر بەخۆ بڕۆینەوە ینی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بیتوانێت نەچوو بە بەغا ئەوە دڵنیا بە گەر بیتوانێت و پێبکران نەچوو بە بەغا بەڵام ئێمە هەمیشە بە گومانەوە لەم بابەتە سەیرەکەین چونکە تۆ کە تۆ گومانی چی ینی سیرکە تۆ ئەتوانی 100 میلیۆن بەرمیل فرۆشی لە ساڵێکە باشە 4 تریلیۆن و 350 ملیار کوەکەیتەوە بۆ یعنی دێیت دەڕۆی بە بەغا دەستیان ماچەکەیت و هاوارەکەی داد و بێدا دەکەی لەو لاشە پابند نابی بە ڕێەکەویت واژۆی ڕێکەوت نەکەیت لەو لاشە پابند نابی بە ڕێکەوت نەکەی خۆتەوە پارەکە بۆ خۆم بەشی تۆ شەخۆ بەتاکید وایە بەڵام یعنی من هەستەکەم ئەمە جۆرێکە لە کاتکوشتن و مماتەڵەکردن و من زۆر جاری لە کەناڵی کورسات وە شوێنی تر شەوتم و نووسینەکانمە من گومانم لە هەڵوێستانی حکوومەتی هەرێمی کوردستانەکە ناوێت لەگەڵ حکوومەتی فیدراڵی عێراق ڕێکەوێت هەرچەند ئەوان یعنی ئەوانیش مقصیرن بەرامبەر هەرێمی کوردستان کەوەی کە دەسوود جێبەجێ ناکەن و شەراکەتی حەقیقی بە پێی مادەی 112 باوەڕیان بە شەراکەی ڕاستەقینە نییە کە شەراکەتی ڕاستەقینەی بۆ هەرێمەکان و پارێزەکانی نەوت برێن پەسەند کردووە ئەوان باوەڕیان بۆ شەراکەنی هەرێمی کوردستانیش ئەم هەلەیە خۆسەتەوە یاری بە وەزعەکەیکە چاوەڕێی کاتەکات و من زۆر جار لە کورسات و لە کەناڵەکانی چۆتمە من گومانەکەم هەرێمی کوردستان خەیاڵێکی تر لە مێشکیا بێت چونکە عەقدەکەی نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی تورکیا کە لە 1973 واژۆ کراوە بۆ هەناردەکردنی نەوتی عێراق لە ڕێی کۆمپانیای سۆمەوە کە تورکیا بۆ بەندەری جیهان نەقلیکات تا دوو جاری تریش نوێژەن کراوەتەوە پێما ساڵ 1975 و 2009 و لە مانگی 6 ئەم ساڵە کۆتاییەت من بۆ خۆم ینی گومان ئەەکەم هیوادارم وان نەبێت چونکە بەڕاستی ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان دوای تەوابوونی و عەقدا و تورکیا ئامادە نەبێت عەقدەکە لەگەڵ عێراق نوێ کاتەوە ئەو کاتێک بابەتێک دروستێ بۆ شایەک دروستە بێت کە هەرێمی کوردستان ئەتوانێت باڵێن نەوت هەنار دەکات و حکوومەتی عێراقیش ناتوانێت قسە کاوەکو قانونی باشە چونکە هیچ عەقدێکی لەگەڵ تورکیا نامێنێ بەڵام ئەو کاتێ شتێکی خراپیتە ئەو کاتێ لێکەوتەی مەترسیداری لێکەوتە چونکە گەبێت و ئێمە بمانێمانێ کاک ڕانکۆ هەرچی جوڵەیەک لەم جیهانە دەیبینیت ئێستا لە ئۆکرانێک دەستی پێ بکە
شەڕی وزەیە لە سووریا دەستپێکە شەڕی وزەیە گوشارەکانی ئەم ناوچانە هەمووی شەڕی وزەیە هەمووی تۆڕێکی جاڵجاڵەکەی بە یەکاچووە بە پێپرسکردن بە ئەمریکا و هاوپەیمانەکانی هەر جوڵەیەک لەم بابەتانە کارەساتی گەورەی وەکو 16 ئۆکتۆبر و ڕیفراندۆمی لەکەوێتەوە وەکو ئابووری سەربەخۆی لەکەوێتەوە وەکو 1970 تا 1925 لەکەوێتەوە کە 6 ساڵ ئینگلیزەکان چاوەڕێمان کە نەوتی کەرکووکیان بێ نەمانزانی چون سەرمان لای ڕووس و تورک بوو ئەخیرەکەی ویلایەتی موسڵەکان بە عێراق و 100 ساڵی ئەمە ئێستاش پێ دوایە سەرمان لای تورکیا ینی ئاراسەکە وا دەرەکەوێت تورکیا بۆ خۆی ئێستا لە ملانێکی گەورەیە لەگەڵ ئیسرائیل کە ئیسرائیل وێنەرایەتی ئەمریکا خۆپەیمانەکانێکە لە ڕژاوی ناوەڕاستاوە ئەو تەوەجهەوە ئابینی کە حاکمی ئەم ناوچە بۆ ئیسرائیل بێت بەڵام تورکیا لە پەلەقاژەی ئەوەیە کە پێگە جوگرافی و جۆپۆلیتیکی لە دەست نەدات ئەوە تا لە سووریا یعنی بەردەوام لە هەوڵە و لە پەلاماردانە بەڵام دوجار بە قەنەعەت و خوێندنەوەی من ئەوەی کە لە مێشکی تورکیا دەیەوێت ببێتە جۆرێک لە دەوری رووسیا بینێ بۆ سەپاندنی هەژمونی خۆی بەسەر ناوچەکە ئەوروپا کە دەیەوێت ساڵانە 100 ملیار مەتر سێجا گاز کۆکاتەوە لە تورکیا 50 بۆ خۆی 50 هێناردەکە جۆرێک لە هەژمونگەرایی بەسەر هەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەم ئەوروپاشە بسەپێنێت گومانەکەم ینی بەشێک لەم پلانە نەوتی هەرێمی کوردستانی شتیا بێت لە دوای مانگی 6 2025ەوە ینی وەکو گومانەکەم هیوادارم وانە بێت و بڕیارەوەستانی لە هەرێمی کوردستان ئەو غەڵا گەورە نەکەن و هیچ هەنگاوێک بەبێ ئەمریکا و هاوپەیمانەکانی لە بواری وزا لەم ناوچانە نێن. بەڕێز کاگرێوار محەممەد ماستەر لە گرێبەسەکانی نەوتوگا سپاس بامادە بن سپاس بە ڕوونکردنەوەکان خێراتی سەرچاو خۆشەویستان بەرگە و بابەتەکان گفتوگۆکانی پرسی ڕۆژمان تەواو بوو تا پێتانەکەین و کاتێک خۆشحاتانەکەن.